لقی دوانزەی پارتی لە هەڵەبجە پرۆژەی 1 ملیۆن نانی ڕاگەیاندووە کە بێ بەرامبەر بە هاوڵاتیان دەدرێت. دابەشکردنی نانەکەی پارتی تازەترین پرۆژەیەتی و هەرزوو کاردانەوەی لە ناو چین و توێژە جیاوازەکانی کوردستان لێکەوتەوە. بە شێوەیەک پەرلەمانتارێکی پێشووتری پەرلەمانی کوردستان دەڵێت 1 ملیۆن جار ئابڕووبردنی خۆتان و خەڵکو و هێندەی تر شکاندنی کەرامەت و شکۆی تاکی کورد کە 33 ساڵە دەستان پێکردووە. کوردواری پندێکی جوانیە کە دەڵێ ڕۆنی خۆمان دەدەن لە سمێڵی خۆمان. جا پارەی دزراوی میلەت دەدەن بەنان و دەیکەن بە پیاوەتی بەسەر خەڵکا دابەش دەکەنەوە. کاکە نانەکەم بوچەکەم مەدزە، نانیشم ناوێ، ئەو نانەی کە تۆ ئەیکڕی بۆ خۆت. شتێکی زۆر پێکەنی ناوی و زۆر مەهزەلیە، زۆر ئەوەیە کە حیزبێکی خاوەن 75 ساڵ مێژوو شایەتی ئەوەیە کە لە هەڵەبجە ئوتێل نەبووە. وتێل نەبوو خەڵکی لەم شارەیە بخەوێ خەڵک بردوێتەوە ماڵەکەی خۆی و خزمەتی کردو و میوان دۆست بووە و نانی داوە بە خەڵک. ئێستا ئامادە نییە نانی سەرشۆڕی وەربگرێ. لەلایەکی دیکەوە نووسەرێک لەبارەی ناناخێرەکەی پارتیەوە دەڵێت ئەو پرۆژەی پارتی یەکسانە بە 1 ملیۆن بێحورمەتی بە مرۆڤی کورد پێویستی باڵوەستەیە لەلایەن هەمووانەوە. پرۆژەکە لە 15 نانەواخانەی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری خراوەتە بواری جێبەجێکردنەوە و کاردانەوەی جیای لە نێو چین و توێژەکان وەروە پلاتفۆرمەکانی سۆشال میدیا لێکەوتەوە. یعنی ناکرێت تۆ دەسەڵات بی، تۆ حاکمی مطلقی وڵات بی بێیت، یعنی دەست و خسۆتە بینەقاقەیە و خەڵکە قوتیە و خەڵکەت بڕیوە خۆت نانەگەیان و بڕیوبی لە بەلام نانیان بیتێ. ئەمە زۆر بێمانە، یعنی ئەکرا تۆ دەست و خسۆتە بینی موچەخۆرانی هەرێمی کوردستان، یعنی پارەی ملیۆنان لای من لای حکومەتی هەرێمە نانەکەی خۆم بات و من نانێوم پێویست نییە. هێزەکانی دەسەڵات سامانی گشتیان تاڵان کردووە، موچەی فەرمانبەر و موچەخۆران نادەن و هەموو جومگەکانی ژان و کار و کەسابەتیشان بۆ خۆیان و کۆمپانیەکانیان قۆڕق کردووە. تۆڕەیی و بێزاری خەڵکیش لەم دەسەڵاتە لە ترۆپکدایە. لە دۆخێکی وادا دابەشکردنی نان نابێتە فریادڕەس و سپیکەرەوەی ڕوخساری حکومڕانی جووت حیزب. لەبری دابەشکردنی نان هاوڵاتیان داوای موچە و مافاڕەوە زەوتکراوەکانی خۆیان دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.